داواکردن ئابەم شێوەیە نابێ ئەبێ بە شێوەیەکی حەزاری بێ ئەبێ لە ڕێگەی سندیکاوە بێ لە ڕێگەی نوێنەرەکانیانەوە بێ بە شێوەیەکی جوان بەهێمنانە یاداشتێ بن بە بەرپرسانی ئەم شاریەکەی ئیداری ئێرە پارێزگایە ئەنج قایم قامێتە ئەبێ بی بەوانە یەکەم جار ئەگەر جوان لێ نەگرتی بە شێوەیەکی هێمنانە داوای بە یاداشتێک داوای خۆپشاندام بکەی کە ماوە و شوێن و کاتی بۆ دیاری بکرێ بە فەوزا نابێ لە هیچ وڵاتێکی دنیا بە فەوزا جوابی خەڵک نایرێتەوە بە دەنگەدەنگ و قیژەقیش جواب نایرێتەوە ئەبێت تۆ بە شێوەیەکی حەزاریانە سەری کاکە وڵاتانی دنیاکە ئەم هەموو خۆپشاندانە ئەبێ ڕێگە لە کەسێ ناگیرێ ئێمە گاڵتە بە ئەفغانستانەکەین و گاڵتە بە پاکستانەکەین ئەڵێن گەلانی دواکەوتون والله سەیریانەکەیت ینی بەزەی بە خۆتایەتەوە لێرە هەرچی دەمیەکەیتەوانێ ڕەخنەگرە و ڕۆشنبیرە و مامۆستایە و شاعیرە و نووسەرە و سیاسەتمەدارە کەچی سیرەکەی ئەمە ئوسلوبەکەیانە لەسەر فەیسبوک سیرەکەی هەموو شتی جوانە نووسێ کە یەتە سەرواقع هەمووی ئەوە شتی ینی نازانی وڵی ئەمە نایبنی چی ئەمە فەوزایە وڵی ئابەم شێوەیە داوا ناکرد بەڕێزم گرانبوونی شت پەیوەندی بە حکومەتەوە نییە پەیوەندی بە میلەتە ئاستی ڕۆشنبیری خەڵکەکەەوە هەیە ئەگەر لە سەرتاوە شتێک گران بوو خەڵک هەمووی ناڕازی بووە حکومت نەی ئەوێرە بەڵام سەرەتا ئێمە هەموو شتەکان کە گران بووە پێمان خۆش بووە قسەمان نەکردووە وتمانە کێشەمان نییە نرخی مۆلیدە گران بوو قسەمان نەکرد نرخی گاز گران بوو قسەمان نەکرد لە دایرەکان پول گران بوو قسەمان نەکرد نرخی شەقام و ژینگە و چی میوە گران بوو شت گران بوو هەر قسەمان نەکرد موچە بڕا قسە ناکەی لێت ئەبرن قسە دزی ئەکەن قسە ناکەی ئێکاشی من پێت ئەڵێم وا بڕوا بەم شێوەیە حکوومەتانی دنیا ئابە و شێوەیە سەیری دەمی میلە دەکەن هەر رازیت ئەو شتی قورسێتریا بەسەرشانتە وەکو وایەکی لە کارگەیە کایش کا کارمەندێک کرێکارێک کە سیرەکە کارمەندەکە رازی خاوەن کارەکە تەماکارە شتی زیاترەیە بەسەرە لە جیاتی پاداش لە جیاتی میلەتە پاداش بکرێ لە جیاتی میلەتە قورب کراوە بەسەریە شەهیدی یاوە خوێنی یاوە پاداشتەکە وێشتێ بۆ گرانەکەن خۆشی لە ڕاستیشە لە ڕاستیە ناقی نییە کاکە ئێران ئاول لێگرێتەوە تورکیا دارە دەبڕۆژینگە دوێرانەکە حکوومەتی مرکزی موچەت ئەبرێ شتن نایەتی ئەمەش خۆشیان لێرە دزەکان یەکجار زۆرن کە دز زۆر بوو لە وڵاتە چەند سەروەت زۆر بێت توورێ نایەنێ ئەبێت تۆ تەوازونێ دروستکەی لە بینی دز و لە بینی نیشتیمان پەروەرە قوربان ئێستا ئێمە لە دە بەرپرس هەشتی دزە خۆشیان باشەزانن خەڵک هەمووی وایان پێ ئەڵێ کەچی لەگەڵەوە چارەسەری ناکەن ئێوە ئەڵێن چاکسازیەکن کووە دە چاکسازی لە بنەکەەوە دەست پێ بکەن لە سەرتاوە چاکسازی هەموو ئیرادی چاکسازیتانە بێ ئەوان ئیرادیان نیە دوو ئیدارە بکەنەوە بە یەک لە ساڵی 90 دوو ئیداریان بۆ ناکرێتەوە بە یەک هێزی 70 بۆ ناکرێتەوە بە یەک هێزی پێشمەرگیان بۆ یەک ناخرێ بەڕێزم ئێستا هیچ ناکەن بەنزیم بۆ تۆ وەرزانەکەن وەڵا دڵنیابە بۆ ساڵانی داهاتوو ئێستا بە 1950 بە 1950 کڕی ئاوا بڕوە